بەڵازان و خۆشەویستانمان لە چەوری دومی بەرنامەکەماندا باز لە کۆتایی خولی نایابی کوردستان دەکەین. زانی ئەم خولەکەی کۆتایی دێت و کەی پاڵەوانەکانی هەڵدەبژێرن. گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک مەڕوان تاڵب شیکاری وەرچی. کاک مەڕوان یان بەخێر بێ. زۆر سپاس کاک دانێر، زۆر سپاس هەوانێ خان بۆم دەرفەتە سەرەتا بەناوی خوای گەورە. سپاس کاک دانێر بۆم دەرفەتی وا دەرین بتوانین شیکارێکی بچووک بۆ خولی نایابی کوردستانی ئەمەرزە بکەین. یاخوا بەخێر بێ سەرەتا چاومان. بەبەست چیە لە خولی نایابی کوردستان؟ یان ئاشنا بێ بەم خولە. کاک دانێر خولی نایابی کوردستان ساڵانە دەست پێ دەکات لە مانگی 10 و 11 خولی نایابی کوردستان دەست پێ دەکات. خولی نایابی هەموو ساڵێک بڵێ وەرزە لە دوای هەموو خولەکانی عێراق و خولەکانی ئاسیا و خولەکانی جیهان و دەست پێ دەکات لەبەرەوەی کاتەکەی درەنگ تەواو بێت لە مانگی 5 تا مانگی 6 خولی نایابی کوردستان کە لە مانگی 10 و 11 دەست پێ دەکات لە مانگی 5 و 6 لە دوای هەموو خولەکانەوە کۆتاییەت. ئێستا خولی نایابی کوردستان گەیشتۆ بەکوێ؟ خولی نایابی کوردستان ئێستا هەفتەی 28 دوو هەفتەمان لە خولەکە ماوە 29 و 30 ئێوارەی ئەمڕۆ کاتژمێر 4 هەفتەی 29 بەڕێوەچێت تا ئێستا پاڵەوان یەکلایی نەبووەتەوانێ. کێ پێشەنگانی لە خولەکە؟ لە ئێستادا پێشمەرگەی هەولێر یانەکەی شاری پیرمام بە کۆکردنەوەی 48 خاڵ پێشەنگی خولەکەی گرتووە. دووەمی ڕزبەندەکەش هەر یانەیەکی پیرمامی ئاراراتە کە کێبڕکەیەکی تند هەیە لە نێوان ئەم دویانەیە بۆ بوون بە پاڵەوانی ئەم وەرزە. ئەو پێشمەرگەی لێ 48 خاڵی هەیە، ئارارات 45 خاڵی هەیە. لەکوێ ئەمڕۆ کۆتایی بێت؟ ئەمڕۆ هەفتەی 29 بەڕێوەچێت لە سەرجەم شار و چارشەکان بەڕێوەچێت. پێشمەرگەی هەولێر لە دەرەوەی یاریگای خۆ یاری هەیە لەگەڵ یانی شەقڵاوە. لە هەمان کاتیشا ئاراراتیش لە چەمچەماڵ یاریێکی زۆر قورسی هەیە بە پێی سەرۆکیانی چەمچەماڵ داوای لە هاندەران کردو ئەمڕۆ بڕژێنە نێو یاریگای چەمچەماڵ. ئەوە شۆکارێک تایبەتی خۆ هەیە دوای باسیەکەین. ئارارات و چەمچەماڵوانیە؟ ئارارات و چەمچەماڵ پێکەوە یاریانە. پێشینەی کامیان بەهێز و بەقۆتە؟ تاپان چەمچەماڵ تیپێکی تازە سەرکەوتووە، بەڵام ئارارات لە وەرزەکانی پێشوار لە خولی نایابی کوردستانە هەرابووە. واتە ئارارات ئەزمموی زیاتر لە خولەکە. ئێوە کوشیکەرەوانی وەرزشی بۆ چونتان چۆنە یاخۆت پێشبینیەکەن کە کێ بێتە پاڵەوان؟ یەکلا کراوەتەوانەوە تا ڕکابەرێکی بەهێز هەیە؟ یەکلایی نەبووتەوانێ، بەڵام پێشمەرگەی لەر 3 خاڵە بێژ ئاراراتەوانێ. ئەگەر ئەمڕۆ یاریەکە بباتەوانێ ڕاستەخۆ بێ بە پاڵەوانی خولەکانی پێویستی بە هەفتەی کۆتایی نابێت. پێشمەرگەی هەولێر 48 ئارارات 45. ئەگەم بڕۆ پێشمەرگەی هەولێر بیباتەوانێ بێ بە 51 ئاراراتیش بیباتەوە لە چەمچەماڵ پێشمەرگەی هەولێر ڕاستەخۆ بێ بە پاڵەوان چکە ئەگەر لە هەفتەی کۆتایی پێشمەرگەی هەولێر بە 4 قوڕنە بدۆڕێ لە دەرو یاریگای خۆ یاری هەیە لە ناو یاریگای خۆ یاری هەیە بش دۆڕێت و ئاراراتیش بیباتەوە و کاتە 50 بە 50 بن یاری نێوانی حسابە. یاری یەکەم پێشمەرگەی هەولێر براوە بووە، یاری دووەمی شینوانیشان یەکسان بوون یەک بە یەک. واتە پێشمەرگەی هەولێر ئەمڕۆ بیباتەوە بێ پاڵەوان ڕاستەوخۆ. ڕاکاک مەڕۆیسم لەوە تێ بگەم ئەمڕۆ کۆتایی وتە کاتژمێر 4وانە؟ نا هەفتەی کۆتاییە، پێش کۆتایی. پێش کۆتایی. ئەزانم ئەمڕۆ کێ ئەبێ سەرکەوێ بۆ سەروتر؟ ئەمڕۆ 4 تیپەوانە؟ نا ژمارەی یاریەکان 7 یاری ئەمڕۆ 15 بەشدارە لە خولی نایابی کوردستان 7 یاری بەڕێوەچێت. تیپێک چاوەڕوانە بە درێژایی خولەکە چکە یانی نۆرۆز لە سەرەتای خولەکەوە بەهۆی قەیرانیدارە کۆمەڵی کێش و گرفتە و تیپێکتری بەشدارە لە خولی نایابی عێراق لە خولەکە کشا بووە. ئێستا ژماری تیپەکان 15یانێ و هەموو هەفتەیەک تیپێک چاوەڕوانە یاری ئەنجام نایەت. بەڵێ ئێستا بەهێزترین تیپ کێ ئەمڕۆ؟ وڵی بەهێزترین تیپ بەپێی ئەگەر بەپێی ڕیزبەندی سێریکەین پێشمەرگەی هەولێرە، هەم لە ڕووی یاری جوانەوە، هەم لە ڕووی پێشکەشکردنی یاری جوان، لە ڕووی تەکنیکەوان. ینی پێشمەرگەی هەولێر ڕایەنەرێکی زۆر باشیە. سەمیر بابۆ ماوەی چەندین وەرزە ڕایەنداتی پێشمەرگەی هەولێرەکات ئەم تیپە ئەو ڕایەنەری نەگۆڕیەوە ژوای کردووە بێت یەکێک لە زیرەکترین ڕایەنەرەکانی خولی نایابی کوردستان، هەم لە ڕووی تەکنیکەوە هەم لە ڕووی شێواز یاریکردنەوانەیە. ئەنی پێشمەرگەی هەولێر شێوازێکی تایبەت یاریکردنی بەخۆیە جیاوازە لە هەموو یانەکانی تر. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ سەمیر بابۆی ڕایەنەر. کاک مەڕوان سەبارەت بە هاندەران چی بەگشتی لە کوردستاندا هاندەرانی شارەکان یانەکانیان چۆنە هەنی ئاستێکدایە؟ هاندەری ناو شارەکان سنتەری شارەکان بەراورد بە قەزاونەحەکان زۆر کەمە. قەزانەحەکان زیاترە؟ بەڵێ قەزانە ساڵانە یاری نێوان 4 قوڕە هاندەرێکی زۆر ئامادەبێ سایق چەمچەماڵ کە بەهۆی ئەنجامە خراپەکانە تۆزی هاندەرانی ڕووی لە کەمبوون کردووە
دی ئەگەر سێری یانەکانی تر بکەین بەراورد بەیانەکانی قەزا و نەحەکان هاندریان زۆر کەمە دەربەندی خان هاندەری زۆرە شێروانە هاندەری زۆر ئەمانە یانە پڕجەماوەریەکانن ئەمانە کاتچنە شارێکی دیکە ژەر هەندەرەکانی پاس تایبەت بەخۆیان هەیە و ئامادەیان هەیە لە میارێک جەنجاڵێ دروستەکەن لە شارەکانەکە بوونی هەندەر زۆر گرنگانی بۆ تیپانی کە ئەنی یاریەکە ئەنجامەندن باڵێ بەڵام لێرە هاندرانی کوردستان عادەتەن کە تیپەکان ئەزان ئەنجامی خراپیان بەرەو دابەزینە ڕات هەنیانەکانیان نادەن جیاواز بەراورد بە هاندرانی ئەوروپا کە لە کاتی خۆشی و نەخۆشیە لەگەڵ تیپەکانی ڕاستە زۆر باشە ئامادە سازیەکان چۆن بوون ینی چۆن بەڕێوە چوون یاریەکان بەچاو ساڵانی پێشرا هیچ جیاوازیەکی هەبووە ئەم وەرزە بەڕای من جوانترین وەرزی خولی نایابی کوردستانە هەم لە ڕووی یاریکردنەوە یاری نەکراوە بە ئەنجامکردن و فرۆشتن نەکراوە لەبەرەوەی هەم لە ڕووی کێبڕکەی خولەکەەوە ساڵی ڕابلو سیاریکەین پاڵەوانی خولەکە بە جیاوازی حەو خاڵ لەگەڵ دووەمەکە بۆتە پاڵەوان لە هەفتەکانی پێشتری شایگلای کردەوە بەڵام ئەم وەرزە بینێەوە هەفتەی 29 پێش کۆتایە هێشتا پاڵەوان دیاری نەکراوە مەش ئەگەڕێتەوە بەهێزی خولەکە لەم ساڵە هەم لە ڕووی یاری جوان هەم لە ڕووی ئەداوە ئەم وەرزە بەڕای من یەکێک لە جوانترین وەرزەکان و کێبڕکێکی زۆر بەهێزە بۆ لە نێوانیانەکان هەمیشە کاک مەڕوان لە هەموو خولەکە جیهانی ناوخۆیی ئاسیا گۆڵکار دیارن لە خولی نایابی کوردستانە گۆڵکارەکان کێن تا ئێستا هەنی دیارن کە زۆرترین گۆڵیان تۆمار کردبێت ئەم وەرزە بەڵەن فایقە لە یانی سەیسا 12 گۆڵی تۆمار کردووە لە دوای سەفین ئەمینە لە یانەی 4 قڕنە 9 گۆڵی هەیە لە دوایش ڕێزداروەلیە لە ینی سۆران ئەیش بە هەمان شێوە 9 گۆڵی تۆمار کردو لە دوای مصعب جەمیلیش ئەیش بە هەمان شێوە مصعب جەمیلێکە لەو یاریزانانی ئەم وەرزە ئەکرێت تۆزە باسی بکەینێکە لە یاریزانە لاوەکان لە دوو خولە یاریەکە لە خولی پلەیەکی ڕاق یاری بوانی دیالە ئاکات یەتەوانێت لە خولی نایابی کوردستان ئێستا بۆ نمونە ئەمڕۆ یاری شێروانە هەیە یەک یاری بووە یانی شێرواناکە بەیانی یاری دیالە هەیە لە خولی پێگەچێتەوە بۆ ئەوێ یاری وانی دیالەکە یانەی دیالە ئەم وەرزە هەتا دوایین هەفتە لەگەڵ ینی مینا کێبڕکە گەشتنی کرد بە خولی نایابی عێراق ریزی گەورەکان لە دوایین هەفتەوە بوو پلەی دووەمیان بەدەستێنا و لە ئێستاشە لەگەڵ یانی گەڕاوەتەوە ینی شێوانە و درێژدان بە خولی نایابی کوردستان باشە کاک مەڕوان ئەو ئەگەرانە کامانن کە ئەو یانانە دابەزن ینی هیچ ئەگەرێگەیە کە بێنە خواردترەوە ئەمڕۆ مستەوای ئەو یاریانە یاخود پاشە کشێ بکەن ئەگەری داوەزینی یانی چەند ماڵ زۆرە چەند ئێستا بڵێ ینی نەورۆز دابەزیوە 15 یانە ینی نەورۆزا دابەزی بووە 15 یانە لەم وەرزەیەک یانی تر دابەزێ لە نێوان یانەکانی زاخۆ ئێستا کۆتایی ڕیزبەندی 26 خاڵی هەیە چەمچەماڵ 28 خاڵی هەیە دهۆک 29 خاڵی هەیە سیروانی و 30 خاڵی هەیە ینی چەمچەماڵ لەمووی کەمترە زاخۆ لە هەموو کەمترە 26 خاڵیە بەڵام چەمچەماڵ یەک یاری ماوە تا هەفتەی کۆتایی چەمچەماڵ یاری ناکە چاوەڕوانە بێت لەبەرەوەی 15 تیپە تیپی نەورۆز کشاوەتەوە ئەم ساڵ ئەبێت ئەمڕۆ هەرچوونێک بێت یانی چەمچەماڵ براوە بێت ئەگەر براوە نەبێت باگەرێکی ساەوە وەرسی داهاتوو لە خولی پلەیەکی کوردستان یاریەکات زاخۆ هەموو شتێک لە بەرژەوەندی زاخۆ چکە زاخۆ دوو یاری ماوە یاری هەندرێنی ماوە لەگەڵ یارێکی دیکەشی ماوە و ئەگەرەکان لە بەردەم زاخۆیان زۆر کراوەیە بەڵام تیپی چواردەیەم شەبە یاری پاشکۆ بکەواتە ڕاستەخۆ نامێنێتەوە لە خۆلەکە یاری پاشکۆکە لەگەڵ ینی سلێمانی کە سێمی خولی پلەیەکی کوردستان بووە واتەوە ئەو دویانە یاری پێکەواکەن ئەگەر بێت و تیپی خولی نایابی کوردستان لە تیپی پاشکۆی خولی پلەیەکی کوردستان بەرێتەوانێ ئەمێنێتەوە لە خولەکە بەڵام ئەگەر بدۆڕێ ڕاستەخۆ داوەزێت بۆ خولی پلەیەک و ینی سلێمانی ئەگەڕێتەوە ڕیزیانی گەورەکان دوای چەندین ساڵ ئەی کاک مەڕوانکەی کۆتایاری ئەنجام دەدرێت چوارشەمەی داهاتوو هەفتەی کۆتایی خولەکە بەڕێواچێت چوارشەمەی داهاتوو هەفتەی 30 کۆتایی خولەکەیە کاک مەڕوان سەبارەت بە ئەو یاری چەمچەماڵ ئەوزاماژ پێکرد بەس بیرم نەمان لە چەمچەماڵ ئەم ساڵ بارودۆخی زۆر خراپە لە ڕووی ساحە ڕایانەر و لە ڕووی قەیرانی داراییەوانەیە نانە یاریەکە لە کوێن ئەنجام دەدرێت یاریەکە لە چەمچەماڵ دەکرێت دوێنەشە و ڕێوار خدر سەرۆکیانی چەمچەماڵ پامێکی ڤیدۆی بڵاو کردەوە داوای لە ئەندران کرد سبەینە چۆنەڵ یاریەکی مێژووی ئەوانی چەمچەماڵ بەڵام بۆ مانەوە لە خولەکە نەک بۆ بوون بە پاڵەوان و کێوە کاتە پێیان بە پشگیریەکی هاندەران بەڵێ پێیان بە پشگیرێکی زۆر ئامادەبوون لە یاریەکە ئەگەر ئێمە سەرێکی ئەم وەرزیانی چەمچەماڵ بکەین قەیرانی داراییەکی زۆری هەیە لەبەرەوەی ڕێوار خدر کە سەرۆکی یانەکەی لە هەمان کاتدا شۆفێری پاسی یانەکەشە و ئێلێسا ڕانەر یانەکەشەواتە سێ ئەرکی هەیە لە یانەکە هەم شۆفێر هەم سەرۆکی یانەکەی هەم ڕانەر یانەکەیە واتە سێ ئەرکی زۆر قورسی گرتوۆتە دەست ئەم وەرزە هەرچەنە چەمچەماڵ لە چەند هەفتەی ڕابردوو تۆزێ هاتەوە نێو
لە ناوچەی دابەزین دوورکەوتەوە بەڵام لەم چەند هەفتەی کۆتایە چەند یاریێکی دۆڕاند ئەوە ژوای کرد بێتەوە ململانی مانەوە لە خولی نایابی کوردستان. کاتە چێ بێتە هۆی دابەزینی ئاستیانەیەک و چێ بێتە هۆی بەرزکردنەوەی کە بۆی کە یانەکان یانی ئەمە بکەن بە دەرفەتێ بۆی کە پەربەخۆیان بە لایەنەکانی ترە ئەگەری بردنەوە زیاتر بێت. یەکەم شت بۆ یانەکان بوونی بودجەیەکی زۆر باشە چکە تۆ کە دەست بە ئامادەکاریەکەی ئەگەر یاریزانی باش نەگوازیتەوانێ عادەتەن ئەو یاریزانانەی کە زۆر باشن بە پڕەپارەیەکی باش ئەو دامە لەکوێوەیە؟ ئەو دام لێرە هاوکارێکی زۆر کاتە لەسەر یانەکان خوانە. بەڵێ لەسەر یانەکان خوانی تر لە ڕێی ئەم لەولاوە پارەکان پەیاکەن جاری وایە حکوومەت لە ڕێی کەسێکەوە بڕەپارێکیان بە دابینەکە بەڵام بۆ قەزا و نەحەکان ئەو شتە زۆر بەرجەستە نیە بینیانی چەمچەماڵ هەرچەندیانی دەربەندی خان جیاوازە لە یانەکانی تر لەبەرەوەی پشگیریەکی باشی لە ڕێی داراییەوە هەیە ئەم وەرزە ئەبوایە یەکێک وایە لەو یانانەی کە ململانەیەکی زۆری بکردا لەبەروی هەرێم بورهان ڕایانەرە و بودجەیەکی زۆر باشی بۆ سەرفرا یاریزانی زۆر باشی گواستەوانەی بەڵامەوە بوو لە کۆتاییە هەرێم بورهان بۆ ئەنجامە خراپەکانیەوە دەستی لەگار کێشایە و یانەی دەربەندی خان ئەم وەرزش کە ئێستاش تا ئەم ڕۆژ هەر یانەی دەربەندی خان شەڕی مانەوەکە لە خولەکە بەڵام ئەگەری مانەوەی دەربەندی خان زیاترە لە خولەکە. کاک بەڕاد کام گۆڵپارێز زۆترین یاری لە مۆرزەدا کردووانە بەشدار بوو؟ غەفور عوسمان زۆرترین یاری لە مۆرزە کرۆ 34 یاری کردو و 14 یاریش تۆڕی گۆڵەکەی بەخێنی 34 یاری لەیانی ئاراراتە دووەمی خولەکەیە 34 یاری کردووە 14 یاری تۆڕی گۆڵەکەی بەخێنی هێشتۆتەوانێ 14 گۆڵی لێ نەکراوە گۆڵی لێ نەکراوە بەڵێ لە دوایش ئەمەر ساڵح لەیانی زاخۆ ئەم 25 یاری کردو و دەیاری دەواتە ئەگەر گۆڵەکە بەخانی بێڵیتەوە پێڵەن کلینشیت لە تۆبی پێ. کاک مەڕوان ئێوە وەکو شیکاری وەرشی وە زۆر تاوایی هەموو یاریەکانەکەن گەنجانی کوردستان چۆنە بینی لە مستەوایان چۆنە بۆ یاریەکان بەگشتی ئەگەر زیاتر هاوکاریان زیاتر کەسێکی بێ دەستیان بگرێت دەکرێت بتوانن لە داهاتوودا لە یانەکانی دیکە عێراق بێ ئاسیا بێ بەشداری بکەن؟ بەڵێ سا بۆ نمونە هەمان بەس ئاسۆ ڕۆستەم وەرزی ڕابردوو لایەنەی نەورۆز بوو دواتر چویانی سالیمی کوێتی پەیوەندیبانی سالیمی کوێتیەوە کرد دواتر گەڕایەوە بە خولی نایابی عێراق بەڵام ئاسۆ ڕۆستەم وەرزێ پێشتر یاری بۆ ینی نەورۆز کردۆ لە خولی نایابی کوردستان دواتر سەرخراوە بە خولی نایابی عێراق دواتر دوای یەک وەرز لە ناویانی سالیمی کوێتیەوە گوازراوەتەوانێ شێرکۆ کەریممان هەیە موسعەب جەمیل واتە یاریزانە بڵێ دیاریکراون یاتە ژمارەیەکی زۆر یاریزانمان نییە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ نەبوونی ڕایانەری تاکتیکی لە کوردستان بەڕاستی یەکێک لەو کیشانێکی هەیە ڕایانەری کوردستان لە نێو یاریگایە کاچتە نێو یاریگاوە هەمووی چەند ڕایانەرێکی کەم نێسا بە نەو سەمیر بابۆی باسم کردەوە خاوەن و تەکنیک و پلانی تایبەت بەخۆیەت ینی چێژ لە یاریەکی وەرەگری کامران عەلیمان هەیە لە یانەی نەورۆز کە یەکەم وەرزی بوو ینی وەرزی ڕابردوو یەکێک لە جوانترین یاریەکانی پێشەش بەڵام ڕایانەرەکانی دیکە دیاری کراون ڕایانەرەکانی دیکە زۆری کاشە نێو یاریگاوە یاری تۆپ لە ئاسمانایە یاری تۆپ لەمبەر بۆ بەرەگوازێتەوەتە یاریکی جوان پێشکەش بە هەندەران ناکەن تاوەکو چێژی لێوەربێت و زۆرترین هەندەر لە یاریگادا ئامادە بێت. کەواتە ڕاهێنەرانیش پێویستیان بەوەیە کە بۆ نمونە پێ بگەێنرێن یاخود کەسانێک هەبن ئەکادیمیایەک هەبێت کە ئەمانیش بتوانن بۆ یاریزانەکان ڕابهێن ئێستا ڕاهێنەرانی کورد بە پەنجەی دەست ئەژمێرێن کە لە ڕووی تاکتیک و پلانەوە سەرکەوتون زۆر ساردیشە بنەوە کە بینێ هیچ لایەنێک ئەوکاریان ناکە مەسەلەن وەکو وڵاتەکانی دیکەنیە وەکو حتا وەکو عێراقنی مەسەلەن وەکو پارێزەکانی عێراقنی بۆ خۆی ماشەر گرفتە ڕاستەوەنە موچەی یاریزانی لایەنەی شوڕتا وەرزی ڕابردوو 1 ملیار بووە جیالەوەی کە هێشتی تریشی بۆ دامین کراوە هەم لە ڕووی دابینی خزمەتگوزاری هەم لە ڕووی دامەزران و شتەوانی گۆڵکاری محمود مەواز وەرزی ڕابردوو لایەنەی شوڕتا بە نزیکەی 1 ملیاری موچەکەی بوو ساڵانە ئەترەمە ژواکات یاریزاناستی بەرزی خۆی پێشەشکە هەم لە ڕووی ئەدای جوانەوە فەردیوانیانی ئەمە شۆکارێکە تەڵێن باشە توانین بڵێن ئەو یاریانی کە لە کوردستان دەکرێت بە تایبەتی هی ئەم یانانەوەی خولە نایابەکانی کوردستان زیاتر بۆ حەزی کەسیە واتەوە کەسان ناتوانن سوودێکی لێ بین یا بەرەو پێشچوونێکی تیا بین و کۆیکەوەتر خولی نایابی کوردستان خۆ یەک کێشەی هەیە هۆنیا خان دامی خولی نایابی کوردستان زۆر کەمە بینی یەکەمەکە جاری وایە
10 میلیۆن تا 20 میلیۆن وەرەێک بێ بە پاڵەوان بەڵام لەگەڵەوەشە تیپەکە لە ڕووی ئامادەکاریەوە کە دەستی بە خولەکە کردووە زیاتر لە 50-60 میلیۆنی سەرف کردواتە یەکەمی خولەکە 10 تا 20 میلیۆن وەرەێک لە کاک دانێڕۆن یاخان ئەنێ مەژواکە یانەکان یاخود چۆن یاریزانان ئەو تموحان نەبێت لە خولی نایابی کورسانەکە بەراورد بە خولی نایابی عێراقا ئەین تۆ دووەرە لە وەرزێکە تا 20 میلیۆن وەرەگری بەڵام لە کۆتاییەوە خولەکەتەوە بینی 60-70 میلیۆن سەرف کردووە لە وەرزەکە بەڵام لە کۆتاییشە ئەبینی دەست بەتاڵ دەچیت زۆر باشە کاک مەڕان دەرفەتمان نەما چی دیکە ما بێگەر ئاماژەی پێ بکەی باسی بکەین لەسەر خولی نایابی کورسان پێم وایە مۆرزە کێبڕکێکی تون هەبوو لە نێوان ئارارات و پێشمەرگەی هەولێرە هەردوویانەکەش پیرمامی بوون بەڕای من ئەم وەرزە جوانترین پڕکێ بەرترین وەرزی خولی نایابی کوردستان بوو پێم وایە بێت ئەگەر پێشمەرگەی هەولێرش ببێتە پاڵەوان زۆر شایستەیە بەڕای من کاک مەڕاویرم چۆوە باسکەم هیچ شوێنێکی هیچ میدیاگێ بتوانین بۆ نمونە یاریەکانی ئەمڕۆ خەڵک بیبینێت لە سۆشیال میدیاکانەوە ئیوازنەوانێ سوشال میدیاکانی گوازنەوە بەڵام کەناڵێکی تایبەت بەخۆیان چکە ئەبینی دەکەی تۆپی کوردستان پێشوەرز داوا پێشکەشەکات هەر کەناڵێک ئارەزوەکات بێت پەخشی یارەکان بکات بەڵام بە بودجەیەکی زۆر هەموو کەناڵێک ناچێت وەری بگرێت بێ بەراورد بە کەنا خولی نایابی کە عێراقی هەیە کەناڵی ڕابعە هەیە ئەمانە پەخشیەکەن و بەڕێکەوتنە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەین کاک مەڕوان هیچی کەماوە تا هیچ ترمەمەوە لە دەستەکانە خۆش زۆر سپاس کاک مەڕوان تاڵب شیکاری وەرشی سپاس بۆم دەرفەتە